سڵاتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤزیۆنی سلێمانی لەگەڵ بەربژێرێکی دیکەی بەهێزی لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان هاتمەوەلاتان لە بەرنامەی بازنەی هەڵبژاردندا. هەمیشە گوتومە بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان هەر یەکە و لە ڕوانگە و سۆنگەیەکەوە دەیانەوێت خزمەت بە ئایندەی هەرێمی کوردستان بکەن، دەیانەوێت لە ئایندەدا و لە پەرلەمانی کوردستاندا ببنە دەنگ و ڕەنگ و هێزی ئێوە بۆ پێداگیریکردن لە مافەڕەواکانتان. ئەمڕۆی سلێمانی لە دۆخێکی باشدا نییە. ئەم بەربژێرە باشانەی پارتی دیموکراتی کوردستان هاتوونەتە پێشەوە بۆ ئەوەی پێداگیری لە مافەکانتان بکەن، پێداگیری لەو داڕوخانە بکەن کە لە ڕابردوودا لەم شارەدا بەسەر تاک بە تاکی هاوڵاتیاندا هاتووە. ئەمڕۆ ڕێزدار کاوان سلێمان وەکو بەربژێری ژمارە 5 پارتی دیموکراتی کوردستان و لیستی ١٩٠ لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان دەبێت. بستازی گەورە بەخێر بیت. زۆر سپاس بۆ جەنابتان. من خۆشحاڵم، هەمیشە گوتومە ئەم بەربژێرە باش و بەتوانایانە لە ئەمڕۆی بەتایبەتی بازنەی سلێمانی و هەولێر و تەواوی بازنەکانی دیکەدا بەدی دەکرێن. هیوا ئومێدن بۆ ئەوەی کە ببنە زمان حاڵێکی باشی و هێزێکی باش بۆ هاوڵاتیانی بەشخورا و مافخورا و لە پەرلەمانی کوردستاندا. ئێوە ئەمەتان دەوێت؟ بەڵێ باوەکاری ئێمەوەی بڵێ هیوا ئاواتان ئەوەیە کە لە ئایندەدا دەتانەوێت چۆن دەتانەوێت لە ئایندەدا خزمەت بە هاوڵاتیان بکەن بە تایبەتی هاوڵاتیانی سلێمانی؟ ئێمە داواکارین لە هاوڵاتیانی شاری سلێمانی خۆشەویست بەڵێ متمانەمان پێبەخشن بۆی ئاوەدانی و ئاشتی و پێکەوەی بین ئەم شارە. ئەم شارە شارێکی زۆر جوانە، خەڵکێکی زۆر جوانە، بە شاری ڕشنبێری مەشهورە بەڕاستی. خۆیەتی خەڵک چاوێک بەڕابردوو بە ئایندە شابگێڕێتەوە خەڵکی ئەم شارە جوانە ببینن کە بزانن کە لیستی پارتی دیموکراتی کوردستان چی ئەوێ داواکاری چییە بە پێچەوانەی لایەنەکانی ترەوە ئێمە بانگەشەی ئاشتی و ئاوەدانی و پێکەوەی یەکەین. ئەمە کارێکی باشە. بڵێ بە تایبەتی هەنگاوێکی تەواو دیموکراسی لە هەڵبژاردنەکان کاری لەسەر هەڵبژاردن ئەبێ بەو شێوێ بەڕاستی هەڵبژاردن ئەبێ هەڵبژاردنێکی دیموکراتی ئەوە بێت بەو شێوێ بێ نەک بە تەشهیرکردن بە یەکتری و ئەوە شتێکی باش نییە. ئێمەوەمان نە پێ خۆشە نە ئامادەین ئەوە بکەین. کاکاوانە من پێم خۆشە، ینی بەربژێرانی پارتی دیموکراتی کوردستان و بەڕێز کاکاوان دەڵێت بە شێوەیەکی میان ڕەوانە ئەتوانین بانگەشەی خۆمان بکەین وەگەر بشمانەوێت دەتوانین دەنگی خۆمان بەدەست بێنین. بەڵێ ئێمەمانەوێت بە شێوەیەکی میان ڕەوانە بانگەشەی ئێمە بۆ پێکەوەی و ئاشتی و ئارامی و ئاوەدانیە بە پێچەوانەی هەموو لایەنەکانی ترەوە. ئاشکرایە ئەتوانین خەڵکی کوردستان چاویان ئەبینێ و ئەزانن کە ئەو شوێنانی کە دەسەڵاتی ئێمە لێیە چۆنە. ئاشکرایە پێویست ناکە ئێمە پێویست باسکردن ناکە، هەولێرمان هەیە، زاخۆمان هەیە، دوهۆکمان هەیە، بادینانمان هەیە. ئێمە کاکە ئەگەر لەم شارە خەڵک بتوانەمان پێبەخشێ ئێمە مژدەی ئەویان پێین. ئەم شارەش وەکو شاری هەولێر وەکو شوێنەکانی کە ڕازێنەوە. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەر پرۆژەیەک ئێوە لەم شارە بیکە، هەر خزمەتگوزارێکی بەم شارە جوانی بکە دەزێنە ڕێگەی ڕێگری لێکرێ. هەنی زۆر بەداخەوە ئەو شتە دوجاریش پێمانە فرۆشنەوە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان سلێمانی وەلا ناوە نەخێر. ئەمە پرسیارە جەوهەرەکەیە. ئەسڵەن پارتی دیموکراتی کوردستان و تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان سلێمانی پەراوەست خستووە؟ نەخێر نەخێر. خەڵکی ئەم شارە ئێمە بێەوە بزانن نەخێر. ئێمە ئەگەر متمانەمان پێبەخشن لە ئایندە 4 ساڵی ئایندای بینن چه خزمەتگوزارێک پێشکەش بەم شارە جوان ناکەین. بەڵام متمانەتان دەوێت؟ بەڵێ متمانەمانەوێت. بەڵێ پێویستمان بە متمانەی شاری ڕۆشنبیری متمانەمان پێبەخشن بۆی ئێرەش لە خزمەتگوزاری و لە ئاشتی و لە ئاوادانی و لە پێکەوەی بەردەوام بێن نەک ئەم فرەکوێخایی کە لە سلێمانی ئێستا هەیە و بەردەوامە و خەڵک ئەیبینێت. باشە کاکاوان پێتان وایە فرەکوێخایی هەیە یاخود ئەمە بانگەشەیە دەیکەن؟ نەخێر بانگەشەی هەڵبژاردنە. نا پێش ئەمەش ئێمە فرەکوێخاییمان ئەم شارە بین خەڵک ئەم شارەی بینن، ینی خەڵک واعیە چاوی هەیە بینێ. بەڵێ ینی ئەم شارە زۆر بەداخەوە ئێڵێم ئەم شارە وەکو شارێکی وای هیچ کەس دڵنیانیە لە خۆی نە سەرمایەدار نە بزنسمان نە کۆمپانیاکان هیچ کەس دڵنیانیە لە خۆی لەم شارایە بتوانێ
بارزوی خۆی لە جێوێکی دموکراتیە هەمووی شوکاری خۆی جێبەجێ بکات. باشە کاکاوان ینی ڕام دەکێشی بۆ پرسیاری دیکە بە نەبوونی ئەمن و ئەمان و ژیانێکی باش هاوڵاتیانی سلێمانی لەم شارە دوور دەکەونەوە بەڵێ نەک هاوڵاتیان ینی بزنوس سەرمایەدارەکان بەڵێ هەمویان دوورکەوتونەوە خاوەن کۆمپانیا گەورەکان لەم شارەیە خەڵکی شارەزانی هەمووی دوورکەوتەوە زۆربیان پەنان هێناوەتە بەر هەولێر ئێمە بۆ بکەین بەدەستی خۆمان وا بکەین ئەم شارە جوانە ئاوە کاول بکەین بۆ وا بکەین باش ئەگەر متمانەمان پێبن ئەم شارەزەکەین بە شارێکی جوان ئەم شارە شارێکی زۆر جوانە زۆر بە ئاسانی ڕازێتەوە بەڵام سەیری کۆڵان و شەقام و کۆمپانیا و خزمەتگوزاری و هیچ شتێک لەم شارەیە بەداخەوە خۆی نییە وەک پێویست نییە جا ئەم شارە تەبیعەتێکی خەڵکی ئەم شارەش نەبی خۆت بە خەڵکی ئەم شارە دەزانی هۆگرت دەکات شاری سلێمانی یەکێکە لە شارە هەرە جوانە خۆشەویستە ڕۆشنبیرەکانی کوردستان حەقی خۆیەتی خەڵکی ئەم شارە ئەوە ببینن بزانن متمانەمان بنێ بۆی بیکەین بە شارێکی جوان باشە ئەمڕۆ کاتی ئەوەیە بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان متمانەیان پێ بکرێت تاشتی خراپتر لە ئایندە هەرێمی کوردستاندا ڕوونەدات و ئەو هەرێمەی کە لە ئەمڕۆی هەرێمی کوردستاندا بە چوار پارچەشەوە هەمانە لە دەستی نەدەین ئێمە ئەمانەیە وا بکەین هاوڵاتیانی ئەم هەرێمە کوردستان بەگشتی و ئەم شارە بە تایبەتی جارێکی تر وەلایەن بۆ ئەم خاکە بۆ وڵاتە هەبێت ئەگەر پارتی سەروەر بێ ئەگەر پارتی دەنگی یەکەم بێ و کە دەنگی یەکەمی ژەبێت لەم شارایە ئەڵم لە گشتیە پارتی دەنگی یەکەمە بەڵام لەم شارەش ئێمە دەنگی یەکەم بین ئەو خەڵکە ئەتوانێ بە ئیستاحەتی خۆی دڵی مطمئین بێ لەوەی کە ئێمە ئەیپارێزین کێرفی جەماوەری پارتی دیموکراتی کوردستان لەم هەڵبژاردنەدا بەرەو بەهێزبوون دەڕوایە خود چۆنە بەڵێ ئێمە بە گوێرەی ئەو سەردان و بەسەرکردنەوەە کە دەیکات بەڵێ بە گوێرەی ئەو ئامارانی لە بەردەستی ئێمایە ئەوەی کە ئێمە سەردانەکەین خەڵگە بین لە هەموو لایەنەکان ئێمە سەردانی هەموو شوێنەکان هەموو جێگەکانەکەین کوڕی ئەم شارین کاکە ئەم شارەیە ژیاوین ئەم شارەیە گەورە بووین خەڵکی هەموو ناچین خەڵک وەلایی بۆ پارتی زیاترە تا لایەنەکانی کە ئەمە چۆن دەیڵێن ینی خەڵکی لایەنەکان پەیوەندیمان پێوەکەن پەیوەندیتان پێوە بەڵێ بەدەر لە پارتیەکان بەدەر لە پارتیەکان بەڵێ پەیوەندیمان پێوەکەن ئەڵێ ئێمە دەنگین بێەوە ئەمە بۆ بەهێزبوونی پارتی دەگەڕێتەوە وەکو گوتمان ئەو هیوا ئومێدووە و بەراوردکاریانن کە دەکرێن ینی من لەگەڵ ئەمڕۆ لە گرتە ڤیددیۆیەکدا خاوەن پێداویستێکی تایبەتم بینی کە دێتە سەر شاشی کەناڵێک لەگەڵ کەسێکەیە چاپێکەوتنی هەیە هەر وەکو ئەوەی کە ئەمە بۆ بیسەر و بینەرمان ڕوون بێت خاوەن پێداویستە تایبەتەکە دەڵێت بە پێشکەشکار و بە میوانی ئەو بەرنمەیە دەڵێت ئێوە ئەگەر ڕاستەکەن سلێمانیمان بۆ بکەن بە هەولێر کەواتە خاوەن پێداویستێکی تایبەت کەسێکە ئەمە دەزانێت کە سلێمانی و هەولێر جیاوازی هەیە لە هەولێردا خزمەتگوزاری هەیە ئەمن و ئەمان هەیە ژیانی شایستە هەیە بەرەو پێشچوون هەیە پەیوەندی دیبلۆماسی هەیە تا کۆتایی سلێمانی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پوکانەوە دەڕوات فڕۆکەخانەکانن دەوەستن تیرۆرە بوونی هەیە کابەیە بوونی هەیە لایەنی دەرونیە داڕوخاوە ئەمانە هەمووی ئەو لایەنە نین کە هەندێک لە حەزبەکان کاریان لەسەر کردو بۆی سلێمانی وا لێ بکەن ڕاستێکی حەشاڵ نەگرە هیچ ئەوەیەکی تیانە باس لەسەر بانگشە نییە خەڵکی سلێمانی واقع بەڵێ ئەیبینێ لە هەموو ڕێک و ئەم شارەدا دەپیوە یعنی زۆر بەداخەوە خەڵکی ئەم شارە وەلای بۆ نەک بۆ شارەکە بۆ وڵاتەکەش نەماوە چی وای کردو ئەوە خەتەرە وساس ڕاستی وایە ئەمە خۆی قسەکردنەکە خەتەرە جاوەرە ئەمەلەکەی بەڵێ لە ڕاستیە وایە ئەوشتا ینی خەڵکێک ئێستا وای لێ هاتبێ خاکی خۆشنەوێ کاکێمە کوڕی ئەم شارین لەم شارە زەحمەتمەکیشاوە لەم شارەیە بووین گەورەیت بووین تیاشی ئەبین هەر ئەژمێنینەوە ئەم شارە شاری بارزانیە ئەو خەڵکە با بیر کاتەوە لەوەی کە بزانێ ئەم شارە چییە چۆن بۆ ڕابردوو مێژوو خەباتی ئەم شارە چۆن بۆ کەواتە دەتەوێت بمگەڕێنیتەوە بۆ ئەوەی کە لەو کاتەدا ڕوفاتی پیرۆزی بارزانی دەگەڕێنرێتەوە بۆ بارزان سلێمانەکان دەڵێن مەی بنەوە بۆ بارزان دەیخێنە سەر چاوان باڵێ ئەمە نمونی جوانی سلێمانە ڕەسەنەکان زۆر ڕاستەوە ئێمە کە باسی سلێمانی دەکەین باس لە سلێمانی ڕەسەنەکە دەکەین باز لەو پەروەردە تەندروست و ڕۆشنبیرە دەکەین کە لەم شارەدا ڕەگ و ڕیشەی داکوتیوە باز لەوانە ناکەین کە ئەم شارە و دۆخی ئەم شاریان بەم شێوەش پرزە کردووە ئەوە ڕاستیە ئازیزەکەم خەڵکی ڕەسەنی ئەم شارە ئەشرافی ئەم شارە هەموو شتەکانە بینن بەڵام بێدەنگ کراون خنکێنراون ئەو هەموو
کەناڵە زەبەلاح و میدیا زەبەلاحانەی کە ئیش لەسەر پارتیەکەن لەم شارەیە خەڵکیان چاواشە کردووە و گەنج بە تایبەتی منەمە لێرەوە گەنجە خۆشەویستەکان گەنجە عزیزەکان هەستان پێیەکەین کە مادوون لە دەروونەوە مادوون بەڕاستی باشە چی دەکەن بۆ گەنج چ بەڵێنێک ئەوەی پێمان بکرێ ئەوەی پێمان بکرێ بۆ گەنجەکانێکین گەنجی ئەم شارە چی دەکەن چ شتێکە گرنگە بەڵێ ئەوەی بزانی چۆن لەگەڵ گەنجەکانە دانیشتم بکەین چۆن لەگەڵیان دانیشین هەوڵی ئەوەی ستافێک لە گەنجەکان لەم شارە جوانەیە لە خۆمان نزیکەینەوە بە هەموو ڕنگ و جۆرەکانەوە باشە چۆن لە گەنجەکانی ئێستا با بڵێ ئەم جیلە تێگەشتون چونکە با دروستێ خۆمان زۆر پیر ناکەین بەڵام ئێستا جیلێکی نوێ هاتوێتە پێشەوە لەوانەیە جیلێک بێ لەگەڵ سەردەم و کات و زەمەنی ئێمەدا جیاوازی هەبێت بەڵام لە ئێستادا شتی تریان دەوێت گەنجەکان ئێوە ویستوتانە لەم خەیاڵ و بیر و ڕایانی گەنجەکان بگەن بۆی پاش خزمەتی گەنجەکانی ئەم شارە بکەن بەڵێ من عرضم کردی ئێمە گەنج سەرمایی ئەم وڵاتەیە باش ئەم نیشتیمانەیە وە سەرکردەی ئەم وڵاتەشە سەرکردەی ئایندەی ئەم وڵاتەشە ئێمە ڕۆین گەنجەکان دێن با گەنجێک پەروەردە بکەین کە خاک و وڵاتەکان خۆش بێ گەنجێکی کوردستانی پەروەردە بکەین واز لە شارچێتی و ناوچەچێتی و لایەنچێتی بێنین ئێمە ئەومانەوێ ئێمەمانەوێ گەنجەکان لایانی دەرونیان ناڵین 100 بەڵام 70% چاکەین ئەوەی کە گەنج پێویستەتی لە دڵیاتی لە مشکیاتی لیان وەرگین کاریان بۆ بکەین پێتان وایە ئەستە گەنجەکان کپ کراونەتەوە هێزی و تواناکانیان خامۆش کراوە ئەویش ینی فرسەتیان پێ نەدراوە کارەکانیان تواناکانیان وەک بڵێ ئەسپادە جووتکەن بیان خەنە ڕوو خزمەتی شار و وڵات و کوردستانی پێ بکەن نەخێر گەنج لەم شارە هیچ احتیمامیش پێ نەدراوە پێ نەدراوە نەخێر دوجار زۆر بەداخەوەی لێم کۆمەڵی گەنجی جوانی پێگەیشتووی پێشکەوتووی ئەم شارە ئێمە هیچ بەرنمەیەکیان نییە باشە ینی بە جۆرێک لە جۆرەکان ئیسفزازەکرێن ئەوە ئەکرێن ئەگەر وانەبی لە زۆر ڕۆ ئەگەر فلان لای نەبی ئیش بۆ ناکرێ ڕۆح و ناخیانە چێنراوە زۆر بەداخەوە کەم شتەوانە ئەمە داروخانی گەنجەکان داروخانی گەنجەکانە گەنج ئێستا گەنج زۆر ماندووە گەنج ئەو چینەیە تەمەنی ئێمە وەکو تۆوتە تۆزی ئەوەترین بەڵام گەنج ئەو چینەیە کە خوێنی گەرمە ئێمە بۆ دۆخەیە تێپەڕیوین بەڵێ ئێمە لە پێشمەرگاتیە لە سەردەمانێکە بۆ دۆخاتی پەڕوین کە لەم شارە حکومەتی بەعسیتیا بۆ جیاوازتر بوو لەوەی ئێستاە بەڵام گەنجی ئێستا گەنجی جیلی تازەیە ئەبێ تۆ گیانبینی زیاترە بەڵێ وەکو خۆی تاعاملی لەگەڵا بکەی لەگەڵ خۆیان بڕۆی باشە لەگەڵ ئامانجەکانیە بە شێوەیەک پەروەردەیکەی کە خاک وڵاتەکەی خۆی خۆش بێت ئێمە ئەومانەوێت بەڵێ قسەیەکی دیکە لەسەر داکۆکیکردن لەسەر زیندانیانی سیاسی چیتان دەوێت لەو ڕۆ بیکەن من بۆ خۆم زیندانی سیاسیم بۆ خۆت زیندانی سیاسی کەواتە لە کێشەی زیندانیانی سیاسی باشتر تێ بەڵێ من ساڵی 1966 پێشمەرگە بووم کەوتینە بۆ سەیەکی جاژی استخباراتەوە ئێمە ڕاپێکی زیندانەکانی بەعس کرد و لێرە لە استخباراتی سلێمانی بوون دوجاری بۆ شوێنەکانی کە و هەموو ئازار و ئەشکەنجەکانی زیندانیانی سیاسی لە ناخ و دڵ و ڕەحمانە چەسپیوە بەڕاستی لە کێشوارشەکانیشان دەگەن هەموو شتەکانی ئەزانین معاناتی زیندانیانی سیاسی لای ئێمەیە بەڵێ بەڵێ زیندانیانی سیاسی کۆمەڵێکی مافخوراون بەڵێ ئەوە ڕاستیە هەموو زیندانە سیاسەکان ئێمە هەمومان هەمان معاناتمان هەیە ئەمەوێ لە ئایندە لە پەرلەمان لەگەڵ هاوکارانم ئەمە بەڵێنە باشە کار بۆ چەسپانی ئیمتیازاتی زیندانیانی سیاسی بکەم کەمەندامی سەنگەری ژێکە کەمەندامی سەنگەر پێشمەرگە قارەمانەکان کە سوکاری شەیدان من چکە کوڕی شەیدم برای شەیدم پێشمەرگەش بووم زیندانی سیاسی بووم لەش ساغ بن هەرێمی کوردستان لە ئەمڕۆدا و پەرلەمانی کوردستان پێویست ناکات لە ئایندەدا بڕیار لەسەر دەستورێکی تایبەت بە هەرێمی کوردستان بدرێت یان دەستورێکی تایبەتی بەخۆی هەبێت بەڵێ ئێمە کار ئەەکەین بۆی کە هەرێمی کوردستان ئەوەی کێکە لە جونگە هەرە ڕێسیەکانی ئێمەکە دەستورێ گەر ئێمە دەستورێکمانە بێت لە پەرلەمانی کوردستان بەهێزترە بین کوردستان بەهێزترە بێت دوجار ئەتوانین هەموو ئەو یاسانەی کە دژ بە هەرێمی کوردستانەوە بەکارە هێندێ پێچەوانەی کەینەوە بۆ بەهێزکردنی ئەم هەرێمە و خەڵکی ئەم شارش بە تایبەتی کەواتە هەرێمی کوردستان پێویستی بە دەستورێکە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە کار بەوەکەین
دەستورێکمان هەبێ لە پەرلەمانی کوردستان بۆ بەهێزکردنی هەم پەرلەمانی کوردستان هەم هەرێمی کوردستان. باشە بەڕێز کاکاوان لە ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان زۆر کاری لەسەر دەستور کرد دەستورێکی تایبەت بە هەرێمی کوردستان ینی زۆر جات لایەنەکانی دیکە هاتنە ژێربار بۆی کە ئەم دەستورە بگاتە ئەنجام چەند هەنگاوێکی بۆ نرا پێتان وایە بە بەهێزبوونی بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستاندا لە پەرلەمانی کوردستاندا ئێمە دەتوانین هەم دەستورێکی باشمان هەبێت هەم بڕیاردانێکی تەندروستمان هەوێت لە پەرلەماندا و هەم دەتوانین ژیانی شایستە و ئەمن و ئەمانێکی باشتر بۆ تاوی کوردستان بگەڕێنینەوە. بەڵێ دەستوری هەرێمی کوردستان ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ئیشی بۆ کرۆلایندشە ئێمە ئیشی بۆکەین بۆی کە تەسبیتیکەین بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان کە دەستوری هەبوو زیاتر باوەڕ بەخۆبوونە پتەوترکردنی پایەکانی پەرلەمانی کوردستانە یاسای دەستوری هەرێمی کوردستان کە ئێمە ئیشمان لەسەر کردو کە ینی دەستیان تێکردووە ینی بانقەز دەستی تێکن لە بەرژۆندی چەند لایەنێک نییە دەرەکی هەیە بەڵێ بەدڵنیایەوە بەڵێ بەدڵنیایەوە دەستی دەرەکیش هەیە ئەو دەستانی کە چاوێن بەم هەرێمە هەڵنایە ئەوانش دەسەر مەسەرەیەکن بەڵام ئێمە لە ئایندەیە لە پەرلەمانی کوردستان بە پشتیوانی خوا تەسبیتەکەین دەستوری هەرێمی کوردستان بۆ بەهێزکردنی هەرێمی کوردستان بۆ بەهێزکردنی ئەم شارە جوانە کە ئێمە بەرژێرین ئەم شارەیە. باشە بۆ شەهیدان چی دەکەن؟ دوجار ئەو یاسایی بەڵێ کە پەیوەندی بە شەهیدان و بە کەسوکاری پێشمەرگە قارەمانەکان و کەسوکاری زیندانیانی سیاسی و کەمەندامانەوە هەیە یەک یاسایە خۆشبەختانە یاسایەکی گشتگیرە ینی زۆر جێی دڵخۆشیە کە هیچ کەس و لایەکی گیان نەکردوێتەوە سەر بە هیچ لایەنێک نییە. ئێمە ئەگەر دەستور تەسبیت ببێ دەستوری پەرلەمانی کوردستان دوجار بەو یاسای ئەتوانی هەموو مافۆ ئیمتیازاتەکانی زیندانیانی سیاسی و پێشمەرگە و کەسوکاری شەهیدان وەکو عێراقی لێ بکەین و سوودمەند بن لە هەموو ئیمتیازاتەکان. کەواتە لە هێز و ئیرادەی هەرێمی کوردستان و با بڵێن کاندیدان و بربژێرانی پارتی دیموکراتی کوردستان وا لە خۆتان ڕادەبینن ئێوە دەتانەوێت هەرێمی کوردستان پێش بەغدا بێت هەم لە بڕیارداندا هەم لە ئاوادانی و خۆشگوزەرانیدا یعنی جیاواز بن لە ناوچەکانی دیکە زۆر جار لە خواروی عێراقەوە عەرەبەکان دەهاتنە هەرێمی کوردستانەوە دەیانوت ئێوە هەرێمێکی زۆر جوانتان هەیە جوانی ئەم هەرێمە بە ئاوەردانەوە و بە ئەمن و ئەمانەکەیەتی بۆ ئایندە لە تمۆح و لە مەبەستی ئێوەدایە کە کار لەسەر زیاتر پەرەسەندنی ئەم هەرێمە بکەن کە هەرێمی کوردستانە. ئێمە لە سەرتاوە هەر ئەوە مەبەستمان بۆ هەرەوە ئامانجمان بووە کە هەرێمی کوردستان بە چاکتر و جوانتر و بەهێزتر ئیشی لەسەرەکەین لەسەر بەرەو پێشەوە بین چاومان لە عێراقیشە عێراق بەو بجەزە بەلاحە و بەو هەموو سەرۆت و سامانەوە کەیەتی چۆن کاول و وێرانێ ئەی بۆ عەرەبەکان کە دێن هەرێمی کوردستان شوێنی ئارامی عەرەبەکان لە عێراق هەرێمی کوردستانە هەولێرە شوێنەکانی سیاسیەکانیشان زۆر جار کە لیان دەخەوما ڕوویان لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئارامگەی هەموو شوێنەکانە هەموو چین توێژەکانە ئێمەمانێم شارەژوارێ بکەین. باشە بەرەو گەشەسەندنی زیاتر گەشەسەندنی زیاتر بەرەو ئارامیت بەرەو پێکەوەی بەرەو ئەوی بەرین. ئەمە بە کێ دەکرێت؟ ئەمە بە ئێمەی پارتی دیموکراتی کوردستان دەکرێ ئەمە بەو متمانەیە کرێت کە خەڵکی ئەم شارەیەن بێمە. باشە هیوام لەر ساخیتانە من تێر نابم لە قسەکردن لەگەڵ کاندیدە بەهێزەکانی پارتی دیموکراتی کوردستاندا ئێوە هەمووتان بە هەگبەی دەوڵەمەند و بە دەستێکی پڕەوە هاتوونەتە نێو با بڵێن پرۆسەی هەڵبژاردنەوە ئەمەش یەکێک نییە لە خاڵە باشەکانی بربژێرەکانی پارتی. ئێمە هەگبەیەکی ئەوەنە پڕمان هەیە ئەگەر مێژووی پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 90ەوە جەنابی سەرۆک بارزانی پرۆسەی بە دیموکراتیکردن و دەنگدان لای بەڕێزیانەوە دەرچووە لەوێەوە بیگرە هەتا ئێستا ئێمە هەگبەمان پڕە خەڵکی کوردستان خەڵکی ئەم هەرێمە خەڵکی عێراقیش ئەو شایەتێمان بۆین بەڵێەوە ئێمەین کە هەگبەمان پڕە ئەوە ئێمەین کە بانگەشەی ئاشتی و پێکەوەی و ئارامیەکەین بەڵێ هەر ئێمەین بۆیە داوا لە خەڵکی شاری سلێمانی خۆشەویستەکەین دەنگمان بنێ. من سپاسی جەنابتانەکەم کە تاو کات لەگەڵ مابووی ئەو کاتت بەخشی بە بەرنامەی بازنەی هەڵبژاردن و توانیت پەیامەکانی خۆت بۆ بیستەر و بینەرەکانمان ڕابگەێنیت. سۆڵی بەرنامەکەی من
بەم شێوەیە کە بربژێرەکان تا ئەم کاتە دەتوانن قسەمان بۆ بکەن لە پاش ئەم کاتە من ماڵاوایی دەکەم و بەڕێستان دەتوانن بانگەشە بۆ ژمارەی خۆتان بکەن. زۆر سپاسی بەڕێستانەکەم. دووبارە سپاس بۆ جەنابتان. سپاس بۆ ئێوەش. بەڵێ خۆشەویستان، ئەوەی کە گفتوگۆمان لەگەڵا کرد یەکێک لە بربژێرە باشەکانی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بوو کە بەڕێز کاوان سلێمان وەکو بربژێری ژمارە 5 لیستی 190 لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان بوو. دووبارە سپاسی تیمی شەوانە دەکەم کە ماندوونە ناسانە کارەکانیان بەردەوام دەکەن و ڕێزی دیلمان خەستەوە قبولکەن و هیوام تەندروست باشیتانە و خواتان لەگەڵ بێت. من کاوان سلێمان حەسەن بربژێری پارتی دیموکراتی کوردستانم بە ژمارەی 5 سەر لیستی پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 190 داوا لە هاوڵاتیانی شاری سلێمانی و دەوروبەر یەکەم متمانەمان پێبەخشن بۆی شاری سلێمانیش وەکو هەولێر جوانکەین بۆی بیکەین بە شاری پێکەوەی و ئاشتی و ئاوادانی. داوا لە زیندانە سیاسیەکان پێشمەرگە قارەمانەکان کە سوکاری سەربەری شەیدانەکەم متمانەمان پێبەخشن بۆی لە ئایندای لە پەرلەمان کار بۆ تەسبیتکردنی امتیازاتی کەسوکاری شەیدان و زیندانیانی سیاسی پێشمەرگە قارەمانەکان بکەین و سوپاسان دەکەم.